تۆری سێم بەڕنامەکەمان بابەتێکی یاساییە تایبەتە بە هەڕەشەکردن و یاساییەکانی بۆ مەبەستە میانداری زۆر بەڕێز کاک شاڵە و بەکرمان کردو پارێزەرم تەوەرە لەگەڵمان نابێ بزانێکین هەڕەشەکردن چییە لە ڕووی یاسایی و چ سایەکی بۆ دانراوە و جۆرە جیاوازەکانی هەڕەشە بەهۆی پێشکەوتنی سەردەم و هاتنی تەکنۆلۆژیا و ئەمریکانی پەیوەندیکردن ئایا ئەمانە کاریگەریان لەسەر تشکیلبوون و دروستبوونی ئەم تاوانە هەیە یاخود هەمان ئەو هەڕەشەی کە لە ڕێگەی مۆبایلەوەکرێ هەمان قورسایی و مەترسی هەیە کاتێک کە کەسێک بەڕوبەڕوو لە کەسێکی ترەکە ئەم بابەتان و کۆمەڵێک پرسیاری تر ئاڕاستی زۆر بەڕێز کاک شاڵاوەکەین و لەگەڵمان کاک شاڵاو زۆر کاک شاڵاو بەخێر بن هەر بە هەڕەشە دەست پێ بکەم کاک شاڵاو دووبارە بەخێر بێتەوە لەوانەیە هەمومان بە جۆرێک لە جۆرەکان ئاشنابین بە هەڕەشەکردن چییە چۆنە بەڵام لە ڕووی یاساییە و چ پێناسەیەک بۆ هەڕەشەکردنەکرێەوە تاوانەکەی لە چه ئاستێکە بەڵێ بەیانیتان باش بەیانی بینێرانیش باش زۆر سپاس تەمان هەڕەشەکردن پێناسێکی دیاریکراوی نییە بەڵام ئەتوانین بڵێن هەر کردارێکی بە فعل بێ یاخود بە قەول بێ کە ببێتە هۆی دروستکردنی ترس یاخود تۆقاندنی بەرامبەر جا بە مەبەست بێ یاخود بێ مەبەست بێەوە کە بۆکردنی کارێ بێ یاخود بۆ نەکردنی کارێک بێ ئەمە پێوتری هەڕەشەوە طبعاً هەڕەشەکردن بە شێوەیە کە عادەتەن لە علمی جینایی و لە زانستی تاوانە ئەو کەسێک کە هەڕەشە ئەکا عادەتەن بە شێوەیەک هەڕەشەکە ئەکات کە ترسێک و تۆقاندنێک و فکرەیەک کە ئەو کەسە ترسێ لەسەر ژیان و لەسەر زەمانەتی حیاتی خۆی دروست دەبێت کە ئەمەوە ئەکات کە ئێستقراری هەم کۆمەلگا هەمیش حیاتی شخصی تاکەکان بخاتە مەترسیەوە بۆیە لە یاسایە باس کراوە و وەکو تاوان ناسێنراوە بە کۆمەڵێک ئەحکام کە دواترینە سەری ڕێکخراوە. جۆری هەڕەشەکان چین یعنی فەرقیانەیە بۆ نمونە من ڕێم کاک شاڵاو لە هەر شوێنە بوو بینم سەرۆشکیانم لەفزی خۆمە ڕاستەوخۆ پێتەڵێم یا ڕەنگە بە خات و سەنە یا پەیامێکیت بۆ بنێنم یان ناخێر هیچ ناڵێم لە دوورەوە حورمەتەن بۆ بینەران ئاوا هەڕەشەمانە مشمانەیە لە ڕووی یاساییەوە قورسایی ئەم جۆرە لە هەڕەشانە هەر یەک شتەیان هەر کامێکیان ڕەنگە پۆلێنێکی بەڵێ وەکو باسم گرحکامی جیاوازە ئێمە لە یاسای سەردانی عێراقی لە مادەی 430 تا مادەی 432 جۆرەکانی هەڕەشە ڕێکخراوە بە پێی قورس و سووکی هەروەها بە پێی یاسای خراپەکارانی ئەمریکانی پەیوەندی لە مادەی 2 هەڕەشە هەم باس کراوە ئەگەر بینە سەر یاسای سزادان مادەی 430 ئەو هەڕەشانەی کە هەڕەشەکە قورسە هەڕەشەکە وەکو بۆ نمونە بڵێ ئەتکوژم یان بۆ نمونە تەقە بکات لە بەردەم ماڵیە یاخود نامەیەکی بۆ بنێرێ بە ناوێکی مەجهولەوە هەڕەشەیەکی کوشتن یاخود سووتاندن یاخود لەناوبردنی کەسێکی یاخود کوشتنی کەسێکی یاخود بۆ نمونە ئەتکردنی کەسێکی یاخود بڵاوکردنەوەی کۆمەڵێک شتی ئەخلاقی ئەم کەسە کە ئەم مادەیە پێوترێ تهدید محسوب بتەڵەب یاخود ئەو هەڕەشەی کە تەڵەبێکی لەگەڵا یاخود بڵێن جۆرە لە جۆرەکان ئەبەسرێتەوە بە شتێکەوە یان بۆ نمونە کەسێک هەڵەسێت بە ناوی گروپێکەوە یاخود بە ناوی گروپێکی نادیارەوە تەمانەمان فەقەی دوی مادەکە باسی ئەکات کە هەڕەشە ئەکات بێەوەی خۆی ناسان بێت ئەمایان ئەم جۆرە هەڕەشانە قورسن سزاکەی هەتا 7 ساڵ ڕۆ لە یاسای سزادانە بۆ لەبەرەوەی قانون ئەمەی مەسۆتە بۆی کە ئەو کەسە هەڕەشەکە بە ئیرتیکابی جەریمەیەک بەرامبەر خۆی یاخود بەرامبەر خەیری خۆی یاخود بەرامبەر کەسێکی نزیکی کە ئەمە ترس و تۆقانێکی زیاتر دروستەکە لەو هەڕەشەی کە لە مادەی 431 و 32 باسیەکە طبعاً ئەمانەی مادەی 431 و 32 کە لە دوای مادەی 430 ئەمانە بریتین لە هەڕەشەیە کە بە فعل یا بە قەول ئەکرێ بەڵام نابەسرێتەوە بە ئەنجامدانی تاوانێکەوە بۆ نمونە کەسێک بە فعل بە کەسێکی تر ئەڵێ ڕوبەڕوو پێڵێت فڵان شتت لێ یەکەم بۆ نمونە سەرێ ئەشکێنم بۆ مەقاسی ئەشکێنم بۆ نمونە ئەگەر نزیکەم ناوە بیتوانێت فڵان شتەکەم بەرامبەرە یعنی ئەگەر سیرکین خطوڕەتی جەریمەکە لە چاو ئەوەی کەسێک کە بچێتە بەردەم ماڵی کەسێک و دوو فیشک بە ئاسمانە بتەقێنێت کەمترە بۆیە لە یاسایە ئەمەی جۆری دومیان حکومەکەی تا 1 ساڵە سزاکەی کە دەست پێکات حەبسە تا 1 ساڵ حەدی علاکەیەتی بەڵام لە کۆی مادەکان ئەگەر دیقەت بین مشەڕعی عێراقی یا سادانەی عێراقی ئەوەی ڕەچاو کردووە کە لایەنی دەرونی ئەو کەسەی تاوان لێکراوە بپارێزرێت لایەنی دەرونی و لایەنی حیاتی ئەو کەسە بپارێزێت چونکە ئێمە بیرمان نەسێت ئەو کەسانی کە هەڕەشیان لێ ئەکرێ یەکەم هەنگاو کە بۆ منابیری لێ ئەەکەنەوە لە فکر و لە زیێنی خۆیانە ئەوەیە من پسمە فڵان شوێن بڵێ نەکوژێم پسمە فیسار شوێن بڵێ ئەو کەسە بەدوامەوە نەبێ بڵێ متابعەم نەکا بڵێ ئێستا لە بەردەم ماڵەکەم نەبێ بڵێ لە شوێنی کارەکەم نەبێ ینی ئەو کەسە لەهۆ وەهمێک و لەخۆوە وەهمێک وە خۆفێکی لا دروست دەبێت کە ڕەنگە ئەو کەسەی هەڕەشەکەی کردووە چۆن ئەڵێ ئەم شتەش نەکات بەڵام تەئسیراتی جەریمەکە هەر دروست ئەبێ
بۆ یاسا ڕێگەی ئەم کەسە لەو کاتێک ئەم هەڕەشەی لێکرێ پەنابەری بۆ سکاڵاکردن و سگاڵی یاسایی بکات وە داوا لە یاسا بکات کە ئیجراعاتی قانونی بەرامبەر بکرێەوە. زۆر جار ئەو کەسی کە سکاڵاش ئەکات ئەم سکاڵای ئەکاتە سەوابقێک بۆ خۆی بۆ داهاتوو، چونکە ئەڵێ ئەگەر من شتێکم لێ کرا بە منکەی پۆلیس دەڵێ ئەڵێ کاکە من کەسێکم هەڕەشەی لێ کردومە هەر شتێ لە من کرا ئەو بناسن، یعنی ئەو مەسئولە ئەو بەرپرسە من لەوی ئەبینم، چونکە کێشم لەگەڵ هیچ کەسێکی تر نیوە ئەم کەسەم هەڕەشانەی لە من کردووە بۆیە من سکاڵام لێ هەیە. طبعاً عادەتەن دوای ئەوەی کە سکاڵاکە تۆمارەکرێ ئەو کەسە بانگەکرێ زۆر جارە بینین ئەو کەسانە کە ئەزانن بوونە تووشی تر داوی قانون بوون ئەڵێ ئەم من بە مەبەست نەم کردووە یاخود بۆ مەبەستم نەبوویان پەشیمانم، ئەمە ناخوات نەبەرچی لەبەرەوەی تۆ ئەو یەبرت بوو کاتێک کە تۆ فعلەکە یاخود قسەکەت یا کردو یاخود تهدیدەکەت کردووە دواتر پەشیمانی یاخود نیەتی ئەوەت نەبووە، المهم تۆ ترسەکە دروست کردووە کەسی تاوان لێکرا و مزاحی قوربانی ئەم کەسە چۆنەڵی ترسێ لەسەر حیات و لەسەر بیرکردنەوەکانی دروست بوو، بۆیە لە یاسایە ئیتر ئەو کاتی تۆ هەڕەشەکەت کرد تاوانە تشکیل بوو دروست بووە. ئەگەر بینە سەر بەشی دووەمی هەڕەشەکردن کە ئەمڕۆ ینی با بڵێن ئەمە لایەنە سەریکەکەی هەڕەشەیەک ئەمڕۆ زۆربەی هەڕەشەکان بە مۆبایل و بە تەکنەلۆژیا و بە با بڵێن بە ڤایبەر و بەڵێن بەم بە هۆکارەکانی کۆمەڵایەتی تۆڕی کۆمەڵایەتی ئەکرێ ئەمەیان یاساکە زۆر قورسترە و جیاوازی لەگەڵ حاڵەتی پێشوو ئەوەی ئەمایان مافی گشتیشی تایە بەڕاستی بەپی مادەی دوو لە یاسای خراپەکاریانی ئامریکانی پەیوەندیکردن هەڕەشەکردن بەشێکە لە مادەکە سزاکەی لە 6 مانگ بۆ 5 ساڵ دەست پێەکە لەگەڵ غرامەکردن بە ملیۆنێک بۆ 5 ملیۆن دینار. ئەم زۆرە لە با بڵێن کاڵین مافی گشتی تایە ئەگەر بێت و سکاڵاکە لە سکاڵاکەش خۆش ببێت تەنەزولیش بکات لەبەر ئەوەی مافی گشتی تایەوە بە مۆبایل کردوێتی و مشارعی عێراقی لە ساڵی 2008 بە یاسای ژمارە 6 کە ئەم یاسایی داناوە پەرلەمانی کوردستان بیری لەوە کردوتەوە کە ئەم جۆرە تاوانانە لەبەرەوەی بە تۆڕی کۆمەڵایەتی کرێەوە کەسێک لە کاتێک ئاتوانێت چەند کارێک لەم شێوەیە بکات مەترسی بۆ چەند کەسێک دروستکە بە چەند ئەکاونتێکی جیاواز بە چەند ژمارە تەلەفۆنێکی جیاواز بۆیە مافی گشتی تایە ئەگەر سکاڵاکار لە سکاڵاکەش خۆش ببێت ئەوراقەکە ناخرێ پەراوی لێکۆڵینەوەکە ئەمێنێتەوە لەسەر مافە گشتیەکە سزا ئەدرێ. بەڵام لەوەی یەکەمیانە لە یاسای سزادانا لە مادەی با بڵێن هەڕەشەکانە بەپێی مادەی 3 لە قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی بە جەرایمی خاسەدا ئەندرێت بە تەنەزولکردن لێی ئەوراقەدا ئاخرێت. دڵیان خاتوسانە خۆی لەبەرەوەی پارێزەر ئەزارێ بەس بۆی منیش و بینەرانیش باشتر دڵیامین لەوە بۆ نمونە من ڕوبەڕوو هەڕەشە لە کاک شاڵاوەکەم بێ بەلای ماڵمان نادەست یاشکێنم یڵا شکاتمەکەی و لێم خۆشەبی و حەلە بەڵام ئەگەر بە تەلەفۆن ئەو هەڕەشە خۆشبی هەر لەبەرەوەی مڵکی گشتی بابەتێکی گشتیم بەکارێنەوە هەر داواکاری گشتی لەسەرم ئەوەسێت پەراوکەدا ناخرێت و ئەو کەسە هەواڵی دادگای تایبەتمەند دەکرێت کە دادگای کەتنە و دواتر لەسەری محاکەمە ئەگرێ حکومەدرێ. بۆیە ئەمە حیمایەکی باشە بۆ مجتەماع و لەلایەکی تریش بۆ تاکەکان کە هەر کەسێک هەڕەشەی لێکرا دواتر لەژێر هەر بارودۆخێکا بێ بەهۆی سڵحی عشایریەوە بێ بەهۆی بارودۆخی کۆمەڵایەتی بێ بەهۆی پێگەی کۆمەڵایەتی خۆی بێ وازی لە سکاڵاکەی هێنا قانون بەشی ئەوە مافی وەرئەگرێ کە جارێکی تر کەسی تاوانکار بەڕاستی توخنی ئەو جۆرە تاوانانە نەبێتەوە. کاک چاڵاو بابەتی ناسراوی و ناسراوی لە تاوانی هەڕەشەکردن چۆنە بۆ نمونە مامۆستا شوار من ڕاستپێنێ هەڕەشە لە تۆ بکەم بەبێەوەی کە من تۆ بناسم بەتایبەت دەگەرم هەڕەشەیە لە ڕێگەی مۆبایلەوە یاخود نامەیەکی ئینتەرنێتیە ببێت ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر قورسکردن و سوکردنی سزاکە. طبعا ناسیاوی و نەناسیاوی یاخود ناسین و ئەوانە لە بازجێ اعتیبار نیە بەڕاستی ئەوەی کە گرنگە فعلە ئیجرامیەکە دروست ببێ و بیرمان نەچێ ینی کە تو عادەتەن ئەو کەسێک کە کردارێکە کابی بای ئەوە خۆی فکر و هۆشی هەبێت کە کەس بەکاری نهێنە بەڕاستی تۆ لە کاتێکە ڕائەسپێردی بۆ کارێکی تاوانکاری یاسا بای ئەوە حسابی ئەوەی کردووە کە تۆ کەسێکی خاوەن بیر و هۆشی و کەسێکی کامل ئەهلی پێویست ناکە بکەیت دەژێت تەسیراتی هیچ کەسێکە ئەوتوانی نێکی ئەوتوانی بڵێ منم کارە ناکەم پێچوانی یاسا یاخود هێزە ئەمنیەکان ئاگادارکەیتەوە پۆلیس ئاگادارکەیتەوە بڵێ فڵان کەس هەڕەشەم پێ بکە بە فڵان کەس کە ئەمە کارێکی ناسایی و من نایکەم یاخود هەوڵ بەخۆی ئەو کەسە تێبگەێنێ کە من بەکار نهێنێ بۆ شتێکی لەو شێوەیە ئیژنا لە یاسایە تۆ کەسێک پێت بڵێ یاخود خۆت بیکە یاخود ئەوە بیکی بەڵام ئەگەر لە چوارچێوی گروپێکا بێ سزاکەی قورسری ژەبێ بەڕاستی تۆ لە چوارچێوی گروپێکا بێت و هەڕەشە لە خەڵکەیت و نامە بۆ ماڵان بنێریت و بۆ نمونە بە دەرگای خەڵکەوە شت بنووسیت و با ناویشی لەسەر نەبێ بەس بۆ نە تۆ ژیانی ئەو کەسە تاڵاکەی بەڕاستی یعنی وای لێ دێ کەس ڕەنگە شەو نەتوانێت بخەوێ لەبەرەوەی کە تۆ هەڕەشەت لێ کردووە بۆیە خودی کەسەکان دەور نابینەوەی کە دەورە بینێ فعلە ئیجرامیەکە و ئەو ئاسارەیە کە دروستیەکە لەسەر کەسی قوربانی.
کەواتە ئەو کەسێک کە ئێوێ هەڕەشە بکا بە ڕێگایەکی ناڕاستە خۆ لە ڕێگەی کەسێکی ترەوە بە هەمان شێوە تاوانبارە ئەگەر کەسێکی نەناسراویش بکات. طبعا ئێمە بەپێی ئەحکامەکانی شەراکەت لە یاسای زادانە مادەی 47 قانونی عقوباتی عێراقی هەر کەسێ بە هاوکاری یاخود بە تەحریز یعنی بە هاندان یاخود بە بەڵێ تحریز اتفاق مساعدة بعربيكي بهر سيكي تو ابي تهاوبشي تاوان واگر بيتو لكاتي بونتو او كاتي هرشكاكي كسي كتوي راس باردو خوي لوي اماده به بپی مادی دوای او بيت فاعلی اصلي يعني وكو تو ايش صفاتك بيت فاعل بو او كسي كاي لري كسي ترو هرشبكا وانا زاني كام كسي تر دورينا بلا قانونا ابيت هاوبشي واگر بيتو لشون هرشكاش للمسرح يزري مكا اماده به ابيت بكري رئيسي جوكو همان كسي كا هرشكاي كردو كاك شاء الله بابتي تر باسمان لە ناوەڕۆکی هەڕەشەکردن کرد خۆی ئەوەندە ناوەڕۆکی هەڕەشەکە گرنگە ئەسلوبەکەی گرنگ نییە ڕەنگە من بە قسەی خۆش لەمەیە کاکە شاڵاو شارتەکەمت کوژم هەر بەدەم پێکەنی شویان بە ناڕاستە خۆت تێدگەیانم کە من نیەتی لە ناوبردنی تۆم هەیە هیچ خۆشم تووڕە نەکردو یان ناوەڕۆکەکەی گرنگە بۆن من بە تووڕەیەکی زۆرە بە تۆڵم دەستێکێشکێنم بەڵام هەر بە قسەی خۆش پێ دەڵێم ئەمەوێ بتکوژم ئەمە لێرەیە چی دەرەکەوێت ینی کەسی قوربانی تا چەند هەست بەم هەڕەشەیەکە یعنی ڕەنگە تۆ زۆر جار بە شێوازێکی زۆر ئەتیادی هەڕەشەیە بکەی ئەو کەسە ترسێکی زۆر گەوری لا دروست بێ ڕەنگە جارێکی کەش بۆ نەتۆ زۆر بەتوندیش هەڕەشەکە بکەی بەڵام ئەو کەسە بزانێت کە تۆ ڕاست ناکەی بزانێت کە تۆ ڕەنگە تەبیعەتت بناسێ ڕەنگە ئەو بارودۆخە بفامێت کە تۆ تایایی جار هەیە دوو کەس معاملەیەکەکەن بۆ کەسێکە چێتە دوکانێکەوە لەسەر کڕین و فرۆشتنی ئیشکالێ دروست دەبێ ئەڵێ مەگەر بۆ نمونە ئەگەر بتگرم لە فڵان شوێن وات لە یەکەم طبعاً ئەم کەسە نایناسێ و نازانێ شوێنی نازانێ مەکانی نازانێ ژماری موبایلی یعنی ڕەنگە ساحەبی دوکانەکە زۆر ئەم شتە وەرنەگرێ بەجددی لەبەرەوەی کابرا ئەو دەقەیە بینیوە یعنی ئەو دەقەیە شتێکی ئیشکالێک دروست بووە زۆر بەجددی وەری نەگرێت لەبەرەوەی کە ئەزانێت کە سەوابقێکی کێشەیەکی قوڵ لەبەی نانانیە بەڵام ئەگەر هەر ئەم ساحەب دوکانە ئەگەر لەگەڵ کەسێکی معاملەچی کۆنا جملەچیە کێشەیەکی قوڵیان هەبێ تەلەفۆنێکی بۆ بکە بڵێ ئەمجارە ئەگەر فلان شت ڕووبە ئەوە حسابی خۆت بکە و ئەوە فلان شت دەیەکەم و ئەکەم ترسێکی زۆری لا دروستەکە لەبەرەوەی فعلەن کێشەیەکی سابقی و عادەتەن هەڕەشەکردنیش لە چیەوە دروست دەبێت لە کێشەوە دروست دەبێت هیچ کەسێک لە خۆ نایەچێت هەڕەشە لە خەڵک بکە بەڕاستی مەگەر یەکێک دەرونیان تاوا نەبێ ئەوەش حسابی جیایە بەڵام ئەبینی ئەم کەسە ترسێکی زیاتری بۆ دروست بوو لەبەرەوەی ئەزانێ فعلەن ئەم کەسە باگراوندێک هەیە لە بینانە یان شتێ لە خۆ عاشق ئەبات کە بای ئەوە بێت هەڕەشەیەکی جددی لێ بکرێ و ئەمیش بترسێ بۆیە زۆر جاریش ئەبینین هەڕەشەکان چییە شەر نییە بکرێت هەڕەشە زۆر جار بۆ ناساکردنی ئەو کەسەی لە ڕووی معنەوی و تۆ تەسیری لێ بکەی ئەو شتە بکە یاخود ئەو شتە نەکات لی دوورکەوێتەوە بۆیە ئەبینی زۆربەی ئەو قەزیانەی کە لە دادگاکانان کە مادەکەیان تهدیدەوە ئەوەیە ئەبینی بەشێکیان ینی فعلەکە دروستیش نەبووە ینی هەڕەشەکە جددی نەبووە بەڵام کە بۆتە سکاڵا ئەوراق و پەڕای و لێکۆڵینی بۆ کراوەتەوە کە محکەمە دواتر تحقیقی تیاکە ئەزانێت کە نیەتێکی زۆر جددی لە پشت کارەکەەوە نەبووە بەڵامی تر وەکو وتمان کار لە کارترازاوە محکەمە بە ئیجراعاتی خۆی لەگەڵا بکە. کاک شەڵاو دەربارەی نیەت جاری وا هەیە بەتایبەت لە تاوانەکانی کوشتن یاخود ڕفاندن تا حدێک لێدان و ئەمانش کە تاوانەکە تشکیل لەبێت ئەو کەسی کە تاوانەکەی بەرامبەر کراوە بێگومان گومانی لەو کەسانەی کە زیاتر ڕەشایان لێ کردو ئەم کەسە کە دەێنرێتە بەردەم دادگا زۆر کات بەنابوو ئەوە من ئەو کاتە تووڕە بووم نیەتم نەبوو هەڕەشەی لێ بکەم یان نەمویست و ئەم شتە بکەم ئەمە تا چەندێک کاریگەری لەسەر بە تاوانبارکردن یاخود ئیدانەکردنی ئەو کەسە طبعا هەموو تاوانێک کە ئەبێ دروست بێت دوو لایانی هەیە ڕوکنی مادی هەیە لەگەڵ ڕوکنی معنەوی ڕوکنە مادیەکە قسەکانە بۆ هەڕەشەکەیە تەقەکردنەکەیە چاوسورکردنەوەکەیە پەنجەڕاوەشانەکەیە ئەمە ڕوکنە مادیەکەیتی ڕوکنە معنەویەکەی چییە تۆ ئەبێ نیەتی کردنی ئەم شتت هەبێ یعنی نیەتەکە ئەوەیە کە تۆ فعلەن بتەوێت جەریمەکە تەشکیلکەی وە تەهدیدەکە بکەی وە ترسەکە دروستکەی ئەگەر بێت و تۆ نیەتی ئیجرامیت نەبێت لەگەڵی کە بەڵام ئەمە ئیسپاتی قورسە بۆ محکەمە تۆ چۆن ئیسپاتێکی بۆ محکەمە کە من بە تۆم و تۆ ئەو کوژم نیەتم نەبووە خۆ ترسەکە دروست کردووە یعنی ئەوەی کە بۆ دادگا گرنگە چۆنڵی دروستبوونی فعلەکەیەوە نیەتەکەش لە مەلابەساتی قەزیەکە دەرەکەوێت ئەمە زۆر جار بیرمان نەچێت کۆمەڵی قەرائین هەیە کە بە زمانی کوردی پێوترێ بەڵگینە ینی بڵێن ناگاتە ئاستی بەڵگە بەڵام محکەمە زۆر پشتی پێبەستێ بۆن کۆمەڵی قەرائین هەیە محکەمە سیریەکە بۆن تۆ هەڕەشەیەکت کردووە باشە بەڵام لەو کاتەیە
چۆنڵی زۆر تووڕە بوویت دواتر هاتووی بەدەمە ڕەشەکەتەوە بۆ هەمەتابعی شوێنەکەت کردووە لە کامێرە دوو جار دەرکەوتووی یاخود بۆ من هاتووی جارێکتر لەسەر ڕێگای یەخت بە کابرا گرتووە ئەمانە قەرائینە بۆ ئەوەی کە تۆ فعلەن نیەتە ئیجرامیەکەت جددی بووە هەبووە بەڵام ئەگەر هەڕەشەیەک بۆ من هەر جارێک کرابێت ڕوبەڕوو لە شوێنێکا و چەند کەسێکی لێ هەر جارێک کرابێت سەرزارێکی و ئیتر کابرا بە دەوریان نەچوو بێتەوە دوایی کە ئەگەر ئەم کەسە قسەی بکا بڵێ وەڵی من هەر لا ئیرادی قسەیەکم کرە و ڕۆژێ لە فڵان شوێنە ئاسان منم کەسە وەکو برام وایە وەکو کەسم وایە ئەم شتە هیچی کەم نەکردو ئەوە ینی محکەمە عادەتەن نوعی لە قەناعەتی بۆ دروست دەبێت کە فعلەن ئەم کەسە ڕەنگە بەجددی نەبێت لەبەرەوە هیچ قەرائینێکی تر نییە کە تاوانەکە بەیەکەوە بەستێتەوانێ لەو کاتیا سزا نادرێ شەرنی سزانە درێ وەکو پێم وتێ بێ ئیسپاتی کات من و کاک ماکوانە بێتە دەمەقاڵەمان یەکتریژە ناسین پێشینەمان هەیە بەیەکەوە بەڵام هەڕەشەیەکم لێکا و یەڵامیژەمێ بە قانونی مامەڵە بکەم و بەڵێ ئەگەر شکاڵا بکەی بەڵگەت هەبێ هەڕەشەکە بەڵام بۆ دادگا سەلما کاک ماکوان نایە بەڕاستی هیچ مەبەستیەوەنی ئازاری من با ڕەنگە لە تووڕەبوو ناشتێکی وتوێ کە لەیەکە لێ ئەم شتێک ئەو کاتە سزا وەرەگرێ ئەو بیسەلمێنە کە نیەتی هەڕەشە سەلما باگریمانێ دابنین کە سەلمانەکەی زۆر قورسە من نامەوێت ئەو بابە بکەینەوە کە خەڵک بۆ بەڵام سەلمانەکەی قورسە بەڕاستی ئەو بەچ نیە تێگەتوانێت لە کاتێکی تووڕەبوو ناقسەیشی کردووە چۆن نتوانین بیسەلمێنەکە من نیەتی ڕەشەنەوە لە کاتێکا کە کردویتەوە تۆ شایەتت هەیەوە بۆ نەزۆر کامێری چاو بۆی ئەبینین یعنی پاشگەز بوونەوە هەڕەشە زۆر ئەها چۆنەڵی ئەگەر مەحاڵیش نەبێت یەکێکە لە هەڕەشەکردن تاوانێکی باشەوە ئەبێ بینەران وریا بن و شاری یاسیانە بێ پێیان وانە بێ هەر قسێک کە فڕێدەن ئەمە ڕەنگە لە سەریان نەکەوێت لە ڕۆی یاسایەوە کەسی بەرامبەر خەڵک هەیە ینی کەس هەبوو لە ئەنجامی هەڕەشەکە جەڵدەلی یا مردووە ینی بۆی هەڕەشەکردن گاڵتە نییە زۆر جار تۆ فعلەکە بکەی زۆر باشە و لەوەی هەڕەشە بکەی زۆر جار تۆ لە کەس بۆنمە بە کەسێکڵی بێم هەردوو قاچەشکێنم و هەولی ئەەکەم لێ دەیەم برینار دەکەم تۆ ئەگەر لی بێ بریناری بکەی بۆن منە قاچێکی بەڵام کە تۆ ئیتر ئەم کەسە لێو کرد بەوە هەمووەوە ڕەنگەم ئەم کەسە بەڕاستی حساس بێت لە حیاتی خۆی لە ژیانی خۆی یان کەسێک بێت بە هینی خۆی حساب بۆ زۆر شت بکە یان لە قەوسێکا ترسنۆک بێ جەڵدەیەک لی با تۆچیەکەی بۆ منە ڕەنگە جەڵدەیەک لی بە هەبووە حاڵەتی وە هەبووە خەڵک لە هەڕەشێک و جەڵدە لیاوە یاخود وای لێ هاتووە تر تووشی نەخۆشی دەرونیت کردوێتەوە و کەسە لە هەڕەشەیەک و تووشی نەخۆشی دەرونی بۆ وای لێ هاتووی تر نەبووە بۆ کەسەی جاران بۆیە ناکرێت و هەر شتێک لە دەمت یاخود لە نیەت تا بوو بێ بەکاری بێنیت و بی لە ئاسارەکانی نەکەیتەوە چونکە لە کۆتاییە یەک بەیەکی ئاسارەکان و یەک بەیەکی قسەکان لە یاسا لەسەری ئەوەستێ و دادوەر لەسەری ئەوەستێ و ئەبێ بازەکەی بێ زۆر باشە کاک شەڵا بینی سەر ئەو ڕووداوانی کە ڕۆژانە بەرکەوتنمان هەیە لەگەڵیانە بتێبێت ئەو ڕووداوی کە دوێنێ پێرە ڕوویدا گەنجێک لە شاری چەمچەبان کوژرا هەڕەشەکردن وەکو ئێوەکو یاسایی لە قانونە لە یاسایە هیچ دەقێکمانەیە هەڕەشەکردن کاتێکە بێت تیا مباح بێ ڕێگە پێدراوە بێ ئاسایی بێ بەکاری بێنی بۆ منە ئەوەی کە بڵاو بۆ تاوانێ ئەو کەسێکە ئەو گەنجەی کوشتووە ئەو بیانووی کە لەسەری کوشتووە بەحساب جیاوازی بیرروڕای ئاینی و ئەم بابەتانەیە ئەگەر کەسێک بۆ نمونە سوکایەتی بە پیرۆزەیەکی ئاینی بکە ئایا من بۆم هەیە لە ڕووی قانونیەوە هەڕەشەیەکی لێ بکەم یاخود بیترسێنم بە کوشتن بە لێدان بە قاچکاندن ئێوە قانونی سەرنجتان چێ لەسەرم طبعا هیچ جەریمەیەک لە قانونە بەهانەی نییە چونکە هەموو فعلێک ئەگەر زەرەر بە تۆ ئەگەر بە زەرەر بە مجتەمع بگەێنێ قانون ڕێگەی بۆ یاوی سکاڵا بکەی کەسێک بۆ یەت ئیهانە بە پیرۆزیەکان دەکات بە خۆ پێغەمبەر ئەکات بە قورئان ئەکات بە فەرموودە ئەکات یان کەسێک مەسیحی بۆ کەسێک یەت قسە بە عیسا ئەڵێ بە ئینجیل ئەڵێ یعنی ئەم کەسە ڕێگەی یاسایی هەیە نابێ بچی هەڕەشە بکات نابێ بچێ بڵێ وەڵا تۆ ئیهانە ئەکەی تۆ کفرەکەی کاک و کەسە کفرەکە بۆ خۆی ئەیکا لە کۆتاییە ئەو کەسا چێتە قەبری خۆی و مساعلەی با بڵێن دنیای و قیامەتی لەسەر ئەبێت کە ڕەنگە هەر لە دنیای خۆی گەورە پێ بنوێنە بەڵام ئەمە بۆ مانانیە تۆ ببیتە ئیتر داعیەشی هەموو مجتەمع و لەسەر هەموو مجتەمع بیتە دەنگ و تهدیدی خەڵک بکەیت و حیاتی خەڵک لەبەرەوەی لا ئیکراها فی الدین خۆی گەورە یعنی بەڵێ یعنی ئەمانە تۆ ئەمانە مەبدەئیاتن هیچ بیانوێک نییە بۆ هەڕەشەکردن هیچ بیانوێک نییە بۆ تاوان هیچ بیانوێک نییە بۆ کوشتن ئێمە ئەم کەیسە ئەگەر تۆزێک وردی کەینەوانەیە ئەو کەسەی کە حتمما من ئەوەی کە لە ئیعلاما بینیمە ئەو کەسەی بکوژەکە ئەڵێ من ئەو کەسە کە ناوی خواناسە ئەڵێ من چەند جارێک دانیشتن و ئەومان هەبووە لە بینە ڕەنگە هەڕەشە و لێ گیران ئۆژە و بێ لە بینیانە کەسی تاوانێکرا و کەسە چۆتە جێحەقی خۆی ئەگەر سکاڵایشی بکردایە بیودە ئەم کەسە من چەند جارێک هەڕەشەم لێ کردومیان
ئەگەر هەڕەشە هەبوو بێ لە بینیان هەڕەشەی لێ کردومیان ئەمەی کردو یاخود هەستەکەم متابعەم ئەکە ئەوە ئەکا ڕەنگە بە بانکردنێکی پۆلیس کە ئەم کەسەی پێشەوە ببێتە بکوژبان کرایە ڕەنگەم کێشەیە نەگەشتە هەتا ئەمڕۆ بۆیە زۆر جار لە کاتی کێشە بچووکەکانیش ئێمە بێ پەنابەرینە بەرقانون چونکە زۆر جار و کەسە بە بانکردنی لەلایەن پۆلیسەوە ئیتر ئەو هینەیتیان نامێنێ ئەو بوون بە عەسابەی و ئەو بوون بەو کەسەی کە لە ناخی خۆیان دوورزە بێت کە ئەبێ من ئەم شتە بکەم ئەم کەسە بکوژم و ئەم حەقە بکەمەوە و قبولی نەکەم و خەو پێغەمبەر ئەم شتەی بەرامبەر کراوە ها شتێکی لە زەینی خۆیان بۆ دروست بوو بە بانکردنێکی پۆلیس بە دوو قسەی خێر بە دانیشتنێک لەوێ ڕەنگەم لەلایەکیان پێ ماچکردنایە و کێشەکە حلە بوو یعنی هیچیشیان لە دڵانە ئەمە بۆیە ئەکرێت زۆر جار پێشەوەی تۆ ببیتە تاوانێکرا و پێشەوەی ببیتە مەزاحی بە فعلی شتەکەت بەرامبەر بکرێ ئەگەر زانی جوڵەیەک هەڕەشەیەک نوعێک لە شتێک هەیە بەرامبەر بە تۆ کە هەستێکی ڕەنگە لە داهاتۆ تاوانێک بەرامبەر بکرێ ڕێگەی یاسا بگرە لەبەر ئەگەر ڕێگەی یاساش نەگری لایەنی کەم چەند کەسێک دەنگ بە چەند کەسێک ئاگادار کەرەوە کە بچین قسە لەگەڵ و کەسە بکەن بۆی ئەم شتە کۆتایی پێ بێ وەکو شتێکی عشایری کۆمەڵایەتیش بێ حل بکرێ چونکە لە کۆتاییە کە تیر لەکەوان دەرچوویتر تەواو کە تۆ کەسە کوژرای ترێسا هەتا ئێوارە و کەسە بشگیری و حکمیش بدرێ ڕەنگە کە سوکاری و ڕەنگە مناڵێکی بچووکە بێتە مزەحی ئەوانە نەبنەوە ئەوەی جاران بۆیە پێویستە ئێمە پێش ئەوەی تاوانە گەورەکان ڕووبە کە تاوانێکی بچووکە فعلێکی بچووک هەست پێەکەین قەیچێکە عیبەنیە بە یاسا ڕێگەی یاسایی بگرینە بەر و هیچ کاتێکی شەوڵ نین لە بەرامبەر هەڕەشەکانە ئێمە خۆمان حەقی خۆمان بکەینەوە کە ئەم نقطەیەکی زۆر یعنی گرنگە ئەمێ ئاماژەی پێبەم یعنی تۆ ئەگەر تاوانێکراویش بی تۆ بۆت نییە ببیتە ئەو کەسەی تۆڵە بکەیتەوە لەبەر شوێنێک هەیە بەڵێ تۆ یاسا هەیە هەر زۆر ئاسانە پۆلیسی 104 هەیە کاکە دەست بە پۆلیس نەگەشت 106 هەیە ئاسایش هەیە مکافە هەمان هەیە یعنی ئەمانە یەکسەر تۆ ئەم هێزانە ئامادە کراون ئیشەکەیان ئەوەیە پارێزگاریکردنە لە ئەمنیەتی عام تۆ بۆیت خۆ دەبیتە بەرگری کار لە خۆت بەرگریکردن لە قانونیشە بۆ کاتێککە تۆ هەڕشەکە زۆر جدی بێ لەسەر بۆ نەکەسێ بە چەقۆیەک هەیە بۆ تۆ لە کاتە دەست بە پۆلیس و هێزی ئەمنی ناگە مەجبوری لەو کاتە تۆ دیفاعی ئەوە لە خۆت بکەیت تا مەترسیەکە لە خۆت دوورەخەیتەوە تەنانەت بۆشت نییە تەجاوز بکەیت بۆشت نییە تەجاوز بکەیت بڵێ ئەو بە چەقۆیەک و بۆ منات وەڵام فیشەکێکی پێوە نەمەیکوژم تەنانەت بۆ نییە تەنها بۆت هەیە ئەو مەترسیە لە خۆ دوورخەیتەوە بەڕاستی بۆیە پێویستە لەسەر هەر بیر و باوەڕێک لەسەر هەر ئایدۆلۆژیایەک هەر کەسێک خۆی ئازادە یعنی پێویست ناکە هیچ کەسێک بێت بەڵێ لاف و گەزافی ئیسلام یاخود هەر دینێکی تر یاخود هەر ئایدۆلۆژیایەک بە خەڵک بفرۆشێتەوانێ و پێویست ناکە بەڕاستی ئێمە تۆڕی کۆمەڵایەتیەکان بەتایبەتی یعنی دەمبین بەرەوە من ئەڵێم پێویست ناکە لەلایەن هیچ دەستە و تاقمێکە و لەلایەن هیچ مامۆسایەکە و لەلایەن هیچ خاوەن فکر و بیر و ئەفکارێکەوە بەکاربێنرێ بۆ چاندنی تۆی ڕق و توند و تیژی لە مجتەمەعە لەبەرەوەی لە کۆتایی هەموو کەس دەزانێت کە ئیسلام دینێکی ڕەزامەندیە دینێکە پێویستەکە خەڵکان خۆی وەریگرێ و هەر کەسێکی ئیهانە بکە بەرامبەر بە ئیسلام بەرامبەر هەر کەسێک یاسا هەیە یاسا لەسەری یەتە جواب ئێمە کۆمەڵێک مادەمان هەیە لە یاسای زادانە تایبەتە بە نێشتنی ئەو تونند و تیژانەی بەرامبەر شعائیرە دینیەکانە کرێ ئەو کەسە بە هاتە هەسکاڵای بکردە ڕەنگە ئەو کەسە بشگیرێ و ئەش بوو بە چۆنەڵی هینێکی جوان لە مجتەمەع کە ئێمە فێر بین لە بەرامبەر ئەو شتانی کە بە تاوانی ئەزانی سکاڵا بکەین ئەگەر بەڵگەمان هەبوو ئەگەر دادگا زانی ئەمە فعلەن تاوانە با ئەو کەسە باجی ئەوەی خۆی بات فعلەکەی خۆی بە ئەگەریش نا تۆ ڕێگاکەت گرتوتە بەروی تر پێویستیش ناکە کۆمەڵێش زۆر بەڕاستی گەورە بکرێن بەڵام بەداخەوەی تر ئێمە ڕۆژانە قسانە ئەکەین بەڵام شەرت ئەوەیە خەڵک وەری بگرێ بەڕاستی ینی زۆر جاروای لێ هاتووە ئەمڕۆ تۆ قسەی جدی بۆ خەڵکێکی قسەی باش بۆ خەڵکی خەڵک گاڵتەی پێ لەگەر ڕێزمەوای لێ هاتووە یعنی دیقەت بە کەسێکیت ڤیددیۆیەکی کورتەکات ڤیددیۆیەکی گاڵتەجاریەکات ینی بە هەزاران کەس سێری ئەکا بە هەزاران کەس شێری ئەکا بەڵام قسەی باش قسەی ڕێک و پێک چەندەها خەڵکی یاسایی خەڵکی کۆمەڵایەتی خەڵکی پزیشک خەڵکی و قساکات پزیشکی دەرونی کە ئێمە ئەم ئاسارانە گوێنەگرتنی خەڵکە بەشێکی و بەشێکشی ئەو کەش و هەوا کۆمەڵایەتیەکە هەمان گەندەسکان خۆش بێ هەر ڕێک گرفتەکە ئەوەیە کە ئێمە بابەتی پەروەردەمان لاواز بووە هەر ئەمەیەواکە پارێزەرێکی وەکو بەڕێز ڕێهۆشیاری یاسایی وڵاوەکەی تۆ کەمترین بینەری هەبێ یەکێک لۆڕی جەنابەت هەر قسەی بێماناکە من بڕواو لەگەڵی قسەکەش پێڕم لەگەلێک دوو برادر دانیشت بووین دوێنێ وتم من پیجێکم هەیە پیجەکەم ئەوەی زۆرە ینی باڵێن فۆلۆوەری زۆرە جار هەیە بابەتی دانم من قسەی خێر بۆ خەڵکەکەم قسەی یاسایی باشەکەم بۆ خەڵک ئەبینی کۆمنتەکان جنیویتە ئەنی پێم سەیر ئەڵم کاکە خۆیمە بەجددی یعنی ئەبێ نیەتی و سوودی سادی ئەمە چی بێ لەم قسانە غێری ڕوشاکردنەوەی خەڵک غێری خەمخۆری بۆ خەڵک غێری ئەوەی کە نامانێت کەس بێ باوک بێ کەس بێ برابێ کیس ماڵێک ڕێگەی محکەمەکان ببێتە ڕێگەی ژیانی ینی خەڵک 6 ساڵە بەڕێی محکەمەوە لەبەری کوڕێکی کوژراوە ینی لە کەسی
لە بنەماڵی ئەو لا هیلاکترە بەڕاستی خۆم ئەم لە کۆتایی زوڵمیشی لەکرا بەڵام ئیتر ئەبینی لەبەر خراپی کەرتی پەروەردە و گوێنەدانی لایەنە پەیوەنددارەکان بە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری هاونیشتیمانیان بڕوات هەبێ کاک شاڵاوکەی سیوا هەیە بکوژ و کوژا هەردووکیان قوربانین بالضبط يعني خۆی لە کۆتایی جۆرەکان هەردووکی هەر لەیەکی بیتەوە قوربانین یعنی دەبینی خێرا بڕیاردان هەڵە بیرکردنەوە هەڵە قەراردان بەرحاڵ ئەمە گرفتە و شەڵا خۆی بەشێکی سەرەکی ئەوەی ئێمە ینی لێرە کەچی ئاماژەیە باسیکەین لە هیچ وڵاتێک بەم بێفلتەری ئینتەرنێت نییە هەنی هەموو تۆڕێکی کۆمەڵاتی لە وڵاتی ئێمە هەنی خەڵکی ئێستا فێر بۆ لە تیکتۆکە چالێنجەکەن بۆ تاقەکردن ماوەی لە هەولێرەوە کرا ئاسایشی هەولێر من بینیم دەستخۆشیان یەکەم ئەو کەسانیان دەستگیر کردوێنە ینی تۆ ناگرێ بێت چالێنجکی بە تاقەکردنەوە لە ناو سیارە تاقە بکەی ئەمە تۆڕێکی کۆمەڵایەتیە ینی ئەگەر حکومەت زانی ئەم حاڵەتانە فعلەن شتی خراپ تەتەڕوف دروستەکە و حاڵەتی ناشاز دروستەکە ئەبێت نوردارکرێن بەڕاستی بس خۆش بێ خوا کاکچاڵە بۆ ئەمریکا خەڵک زیاتر هەست بە بەرپرسیاری لە گفتارەکانی لە ڕفتارەکانی باشتر ئاگادار بە تایبەت کاتی تووڕەبوون و هەڵچوون و ئەو حاڵتە تایبەتە دەرونیانە چونکە بەڕاستی هەڕەشەکردن لەوانێ بە کەلیمەیەک بە وشەیەکی بەسیط یاخود بە ئیشارەت و ئاماژەیەکی بچووک دروست ببێ بەڵام ڕاستی سزاکەی زۆر لە تاوانێک هەتا 7 ساڵ زیندانی کردن بڕۆ بێگومان زۆر سپاس بۆ ڕێز کاکچاڵە بەکرم تەوەرە لەگەڵمانە